حالی دەردی منی غەمبار بپرسە، ناڵەی شەوی گیانی بیمار بپرسە، هەموو دێن و ئەحوالمە پرسن، دڵ و گیانم دەتۆش یەکجار بپرسە. بێتۆ سەری نمک ڕەشمارە لام، بێتۆ ڕۆژی ڕوون شەوی تارە لام، بێتۆ هەر کاتێ سەیری گوڵزارەکەم، گوڵزار سەر و خوار دڕکودارە لام. وەرە جارێ دەمێکە چاوەڕوانم، نەی تاریک و پڕ ژانە ژیانم، وەرە دەردێک کە تۆ ناتە دڵی من، تخوا چارێک بەمانم یە نەمانم. مەیلم لە جوانی گوڵزاری تۆیە، سینەم پڕێش وازاری تۆیە، بارەزوی دڵ چوومە لالەزار، بینیم هەڵاڵەش داخداری تۆیە. هەمە دڵێ وەک مەلی باڵشکاوە، لەسەر لێوی کەشتی دەریا وێستاوە، ئەڵێن تا هەر دەنگی سازت بۆ نایە، دەنگی چۆن بێ دەماری دڵ بساوە. چۆنە ئەمڕۆوە خۆشحاڵی ئەی دڵ، دەماغ بەرزی شاری خەیاڵی ئەی دڵ، گۆشەگیر بە ڕوو لە قاپی خوداکە، کە ئەم ساتە لە خەم بەتاڵی ئەی دڵ. سڵاوتان لێبێ. دەسەدە پێشتر کەسێک وەک دەرکەوتنی یەکەم ئەستێرەی ئێواران، وەک یەکەم تیشکی سەرکەلی سەحاران لە دنیای شیعر و ئەدەبیاتی کوردیدا، وەک یەکەم شاعیر دەرەکەوێت. ئەبێتە سەر قافڵەکی کاروانی شیعر و بە ئێستاش بگات چەندین شاعیر و غەزەلخوانی لوتکە بەردەوا من لە کاروانەکەی. ئەو یەکەم ئەستێرە و یەکەم تیشکە، پیاوێک قەلەندەرانە و خۆنەویستانە یەکەم دەرگا بەڕووی شیعرە ئاکاتەوە. قەلەندەرێک سەرینی خشت و ڕایەخی زەمین، بەڵام پڕ لە ڕاز و عیشقی سۆفیانە و مەردومی و ئیلاهیات. هەر کاتێک کتێبەکانی مێژووی ئەدەب لە کتێبخانەی کوردیدا هەڵەدەینەوە، ئەوە یەکەم سەردەستە ئەم شاعیرە خۆیەتی کە پێی دەناسرێت. بابەت تاهیری ئاڕیان بۆ ئەم بەرنامەی قەلەندەرخانە تەرخانە بۆ ئەم شەیدا و قەلەندەر و عیرفانە، بە میوانداری بەڕێز خوسرجاب کە ئەکرێ بڵین ئامۆسای هونەرەکانە، لەگەڵ بەڕێز هەماوەن لەهۆنی بە ئامێری تار، هاوکارم هونەرماند ڕزگارەمین لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە. مامۆستا گیان سڵاو لێبێ و بەخێر بێت. یەکەم پرسیارم بۆ بەڕێستان ئەکرێت ڕاگوزەرانە بابەت تاهیرمان پێ بناسیێنی زانیانیوان لەسەر دەورانی ئەو دەمەی ئەو بەیتێ. وەڵا خۆ ڕاگوزەرانە دەربارەی بابەتە قسەکردن فکر ناکەم کارێکی ئاسان بێ، ئەمە هەر لەبەر دڵی تۆیش بووە نەختێک ڕاگوزەرانە قسە دەکەم. سپاس دەکەم. بابەت تاهیر یەکێک بووە لە چوار خەلیفەکانی شاخۆشێن. لە هەمان کاتە بابەت تاهیر پەیڕەوی ئاینی یاسانی بووە، یعنی نەشیعە بووە نە سوننە. جا لەبەر ئەوەیە بڕێت زوڵمی لێکراوە لەسەر بنەمایەکی دوو سێ خاڵ. یەک ئەوەڵەن فارس نەبووە، دووهەمی شیعە نەبووە، سێهەمی کورد بووە. مامۆستا ئەگەر دوای بینەوە سەر ئەو باسە، یەکەم سەرچاوە کە باسی بابەت تاهیرەکە ڕەواندی کردوێتی، ئەو مێژوو نووسی لەگەڵ تۆغڕولبەگ کە لەگەڵ یاوە لە شەڕەکان و لە باسی ئەو بینەی تۆغڕولبەگ و بابەت تاهیرەکە. منە هاتمە سەر ڕاوەندیش. ڕاوەندی ئەڵێ خۆی ئەوەی کە ئەڵم بۆی پەیوەند بە تەمەنەکەیەوە چینەوە سەر مێژووی ئەو مێژووی کە ڕاوەندی نووسێتی 326 و ئەڵێ تۆغڕۆڵی دیوە تۆغڕۆڵبەگی سەر یعنی دامەزێنەری دەسەڵاتی سەلجوقی کە ئەوە لە وەختێک ئەو دەکشێتەوە یەت بەرە بۆ ناو ئێران و کوردستان و دۆڵی میزۆپۆتامیا کە ئێستا پێی ئەڵێن عێراق، لە حەقیقەتە هەرەو ناوە بووە دوای ناوی عێراق لەم ئەخیرانە بووە بە عێراق. دوای ئەوە یەکشێتەوە بۆ ناو کوردستان و ئەمانە، بەڵام لە پێشە لە هەمەدان
ناوباوی بابەتایر هەبووە بەفر بووە ڕۆیشتووە بۆ ئەشکەوتەکەی کە ئەو لە ئەشکەوتێکا ژیاوە دەڕوا بۆ ئەو ئەشکەوتە و لەوێ دادەبەردێ و دەستی بابەتایر ماچەکە سڵتانێکی وەک تۆغڕۆل دەستی دەروێشێکی ڕووتەڵی کۆشەنشینی کۆشەگیری غارنشین ماچ بکان بۆ خۆی کەم نییە پێی دەڵێ دوای دەست ماچکردنەکەی پێی دەڵێ ئەڵبەتەمە ڕاوەندی دەڵێ پێی دەڵێ تۆ چی ئامۆژگارێکت هەیە بۆ من ئەویش ئەڵێ تۆ لە خوددا دوورمەکەوەرەوە واکاتە ئەنگوشتەری دەستی خۆی دەداتی و دەڵێەوە بکەرە پەنجەت تا و ئەنگوشتەرە لە دەستا بێتەوە محفوظە بیت دەکەواتە بە گەڕێنەوە بۆ سەر شێعر نەختێ با سازان خان چەند و بەیتێکمان بۆ بڵێت لە دوای ئەوە لە بەرگەیەکی ترا ئەبێ بەشێوە لوڕێکەی یەی نەلایش بوو بابەتایری هەمەدانی دەڵێ نابیستی دەنگی ناڵە ناڵی من لە حاڵی دڵ و ژینی تاڵی من دڵسوتاوان بێن هەموو یەک گرین ئێوە ئەزانن چۆنە حاڵی من ئەی دڵ بێباگ لە فەرمانی بڵێم چی ملکەچی نەفس و شەیتانی بڵێم چی خۆشەویست بووی جێگە ڕێزی هەموو کەس کە تۆ ڕێزی خۆت نازانی بڵێم چی منەو کەسم ناویان نا قەلەندەر پەرێشانم پەرێشان لە هەموو سەر کە ڕۆژ بۆوە لە دەست دنیا ئەدەم خول کە شەو داهات بەردێ ئەنێمە ژێرسە مامۆستا ئێستا چینە قۆناغێکی تر لە ئەزمموی ژیانی بابەتایر ئەچینە دنیای شێعر نووسینی تەسەوف بەجێڵین هەرچەنە دنیای شێعر نووسینی ئەو دنیای شێعر نووسینی ئەو زمانی شێعری بابەتایر ئەڵبەت شێعرەکانی شێعر ئەچێتەوە سەر عالەمە سۆفیەکەی خۆی بەڵام لە شێعری سۆفیزمە زمان قورسە بێت زمانەکان زمانێکی سمبولی قورس وەرەگرێ بەڵام بابەتایر سوودی لە زمانێک وەرگرتووە کە پێشتر نەخجێ قسەمان لەگەڵ کرد لەسەر کرد لەو گۆرانیانی کە لە بۆنە ئاینەکان وتراوە لە سروتە دینەکان ناوترا کە پیان وتوە تەرانە هەنی دوانەکانی نەچوە لەسەر وەزنە عەروزی عەرەبیەکان بینووسێ ئەوە چۆن ئەوەی بەرهەم هێناوە یعنی جیا لە شاعیرەکانی کاتی دەورانی خۆی مامۆستا شعری سۆفیزم بە پێچانەوە شعرێکی زۆر ئاسان و گویای سەر زمانە زۆر ئاسان بوو لە پەرەوەی ئەو شعرانە بۆ خەڵکێکی هەمە خەڵک دانراوە تۆ ئەلان سەیری ڕیتمی شعری شعرەکانی مەولانا بکە خۆی مۆسیقای تایە خۆی موزیکی تایە و مەولاناش شعرێکی نەنووسیوە بێ موزیک بێ خۆی ئەو شعرانەی دەیوت ئەسە خۆشی نەیدەزانی خەڵقانێکی تر دەینووسی کە حاڵی لێ دەهات شعری دەنووسی لەسەر ئەساسی موزیک جا بابەتایریش تەرانەی هەیە دووبەیتی هەیە دووبەیتەکانی خۆی بەرگەی کوردین ئەرەوەی کە هەیە بە دووبەیتەکانیەوە معروفە ناسراوە دووبەیتەکانشی پڕ لە حکمت پڕ لە ئامۆژگاری پڕ لە خوداپەرستی پڕ لە حەقیقەت جوویی ئەگەر ئیجازە بدەن کە یەکە دووبەیتی بخوێنمەوانێ بۆ ئەوەی کە ئەو خەڵقە بزانن لەهجەی لوڕی لەگەڵ فارسیا جیاوازە نەختێ لەگەڵ لەهجەی ئێمەیشا جیاوازە بەڵام ئەلان خەڵقانێکی زۆر لە میلەتەکەی ئێمە هەر بەو شێوە بەو لەهجە قسە دەکا و دەدوێت لێرەدا مەسەلەن
بابە تاهیر دەڵێ بسر شوق سر کوی تو دیرم به دل مهر موی روی تو دیرم بتمن کعبه من قبله من تو هر سوی نظر سوی تو دیرم مو آن مهنت کش حسرت نصیبم که در هر ملک و هر شهری غریبم مبو روزی که آیی بر سر من بونی مرده ای از هجر حبیبم بغیر ته کریاری ندیرو و اغیاری سروکاری ندیرو به دکان ته آن کاست متاعم که اصلا روی بازاری ندیرو دەست خۆش ئەوە ئێمە بۆ لوڕێ نەمانەتوانی بیتین سپاس بۆ تۆ بەڵێ بۆ لوڕێماوە بە نەمانەتوانی باش سپاس بۆ تۆ کە ئەو بەشداری و کرد بەس مامۆستا ئەوە بگەڕێنەوە سەر ئەوە منیش لەگەڵ تۆیان ئەو وەزنانی کە بابە تایر یا مەولانای کا لەسەر ئەو وەزنی تەرانانەیە کە کاتی خۆی هەبووە پێش ئەوەی شیعری ئەم ناوچەی متەئەسیر بێ بە شیعری عەرەبی چونکە لە سۆفیەکان ئێستا خۆیان حەزیان لە شاردنەوە بووە هەر ئێستاەوەی کە خۆ باسەکرانی فترێکەیە لەینە ئەکەونە ئەوەی کە فکری خۆیان ئەشاردنەوە لەژێر کەلیمەی قورس وەخوازرا و سیمبولیزمە بۆ نمونەیەکێکی وەکو ئەبوو عەلی فارمەدی و توێتی شەیەک پێغەمبەری بینیوە پرسیارەکەی ئاراستەی جەنابیان کردو و حەزرەتیان لە وەڵامدا فەرمیەتی یعنی بۆ سۆفیگەرەکان زمانی قورس بەکارێنن لەوەڵە لە پێغەمبەر فەرمیەتی سۆفیگەری بریتیە لە بەجێهێشتنی داوا و شاردنەوەی واتە ینی ئەمە هەتا سەردەی مەحوی ئەمە هاتووە هەتا مەلای جەزیری هاتووە بەڵام بابە تایر و مەولانە بە زمانی خەڵق قسەکەن ئەم جیاوازیە لەکوێوە ئەمان نزیکیان وەک دین لایەنە دینەکەی کە ویستیانە بێتە وێرد شعری عەرەبی معادلەیەکی ریاضیە ئەبعاد سەری هەیە وەسەتی ئەخیری هەیە ئەبعادەکانی معروفە شعری کلاسیک پەیڕەوی ئەو شعرە بووە ئەو سیستەمە بووە بە پێی قەواعیدی زمانی عەرەبی کوردیەکەی شەروا شعری وتووە بەڵام شعری تەسەوف شعرێکی ترە شعرەکانی مەحوی حکمەتە شعری مەولەوی حکمەتە بەڵام زمانی ئاسایی نییە بۆ خەڵقی تر بۆ هەڵبژاردەیە هەموو کەس لە شەری مەحوی تێناکە هەموو کەس لە شەری مەولەوی تێناکە بەڵام تۆ وەختێک شعرێک بڵێ ئەوەندە ئەبێ ڕەوان و ئاسان بێ کە خەڵقە تێکراگەت لێ تێ بکە جا ئێستا گەر بنواری سەردەمی بابا تایر و مەولانا تقریبان یەک خۆ ناکەن چاوەندەیان فەرق نییە هەمووی 50-60 ساڵیان فەرق بوو لێرە ئەوەی بڵێم کە بابا تاهیر ئەستێرەیەکی مەذهەبی یارسانی بووە ئەستێرەیەکی گەورە بووە هەروەها ئەو عین القوزاتی هەمەدانی و هەروەها پیرخێری شاهۆ و یەکێکی ترێ ناوکەم لە بیرچوە من ئەڵەم پیرخێری شاهۆ با هەڵە نەکەین لەبەرەوەی دوو پیرخێر هەیە پیرخێری شاهۆ کە لەگەڵ پیرخێری دووەمە 500 ساڵیان فەرقە 500 ساڵ نێوانیانە بەڵام پیرخێری شاهۆ لە حەقیقەتا یەکێک لە خەلیفەکانی شاخۆشیان بووە ئێمە ئەگەر بین باسی یارسانی و ڕقعی جوغرافی یارسانی بکەین لە حەقیقەتا زۆربەی زۆری کوردستان پەیڕەوی و ئاینە بووە
الآن ورا سيرك للرجالات لعمدانه للرجعة وتالاي كركوك الآن برو كركوك أهلي حق زورا مانا هر أمر قد لم وسطي شادي سانوا ليرا وليه هر ريشتا بمهمو إجحافه بمهمو لسر سخت كردنوا يشتا هرماون رقيجو الآن توفرمو دي بامن بد بما قرمياني لاي خومان لقرميانا الآن هدشي يك دو شيء تايبتي عين يارساني هي باوا وبير الآن سير كهلا مناطق لا ما چند باوا يادكار باوا خوشيان باوا نور بير مقرون بير شاليات يعني همو باوية كديبيني باوا شاسوار باوا بلاوي باوا محمو باوا عمره أما أنا هموي هبون أمرق الجغرافيا كأواني تادابون أم دوشة دوشي آيني بوا لهمان كاتا بير الآن مثلا هل منا هل كردستانا بير محمدية بير داودية بير ماجدية بير خضري زندهية بير عمرية بير خضرية بير خضري شاوي ليسان أما أنا أم دوشانا مخصوص وتعيبت مندي آيني يارسانية ماما صار قلندر باو خوشین وای کردو که بس تنیا بابا تاهر قلندر نیه بلکو رواجی صوفیزمکی اوان نایان ناو قلندر مثلا باو خوشین خویالی یکمین قلندر ایمین و دوا قلندری شر ایمین بلام رگای قلندری با کسی تر نشان ناین اما دارشنی دین یارس في الربي أي ياسانية كنختي مخفي ما وتولى ما مثلا قلندر صفتها چندناو هي هروا درباري قلندر مثلا قلندر هي رند هي رند الآن سيري شاركاني بابا تعب قال مؤون راندم مؤون راندم جوان مرد هي أخي هي لتركيا مثلا تركا كان للزماني مولانا يانود أخي ياوكو بيت سر أمانة طبعا رفتارة أم شيوانا طبعا قلندر إنسانكي لخو جزرو إنسانكي لبيناوي خلقه ولا بيناوي خواه ولا بيناوي آينا مسائل روحي انتخاب كردوه بلام قلندر جينشين نية بويك وك بابا تاي قلندر دنيا قرد بوا همو جي قرد بوا لجيكي دانا نيشتو اما فرقي هي بلام ليرا اگر بابا تاي اما جبو قلندر بو تصحكيه بو لخود گذرية يعني آمادية بو أوي كوا لخدمتي إنسانة همو جورة لدزانيك بجات تسخج ما وصاقيان يكيد للشعر ثاني شاعر ما موخيني توص باسكي ئەیدڵ بێباک لە فەرمانی بڵێم چی ملکەچی نەفس و شەیتانی بڵێم چی خۆشەویست بووی جێگەی ڕێزی هەموو کەس کە تۆ ڕێزی خۆت نازانی بڵێم چی دڵم تەنگە دڵم تەنگ لە دڵتەنگیم دنیا بۆتە گۆڕی تەنگ لە شەرمی دوی جوانت ڕووە پۆشم لە ڕووی تۆدا نازانم چۆن بکەم دەنگ
خەمی من بێژمارە دڵی وێڵم زامدار و بێقەرارە ئومێدم دەست و بازووی نازی تۆیە ئەگەر بێی بم کوژی خێرت هەزارە ئەگەر دەستمە گەیشتە تۆ خوایە لێم ئەپرسیت کە ئەم ژینە بۆ وایە یەکێ مەستە لەگەڵ یاری بە شادی یەکێ برسی بۆ نانێ مبتەلایە مامۆستاگیان ئەگەر بین سێری چوارینەکانی بابەتە هێرکەیان قافیەکانی یەکەم و دووهەم و چوارەم وەک یەکەن کە بەدەگمان ڕێکەوتووە هەر چوارنیوە دیارەیە یەک قافیە بن کە پێی دەوترێت دوو بەیت و چوارین ئەم جۆرە ڕێخستنە شیعریە بە گۆرانی لەلایەن پێڕەوانی یارسانەوە لەسەر ئاوازی تەمبور دەوترێ لەگەڵ ئەمەشدا ڕایتر هەیە بۆ نمونە ڕۆژهەڵاتناسێکی وەکو بێرتیلز دەڵێ کە چوارینەکانی ئەم شاعیرە لە سەرەتاوە بە زمانی فارسی نەنووسراوە بەڵکو بە دیالێکتی ناوچەی و بە زۆری ئەو دیالێکتەی دووبەیتی پێنووسراوە لۆڕی پێڵێن ئێستا شەرچی هەیە بە هەر بە لۆڕەیە من شعرێکی فارسی ینی پیورس هەمووی فارسی بێ من نەمبینیوە تا ئێستا ئێستا تا بە ئێستای تەوای تەرانەکانی بابەتایەت هەر هەمووی لۆڕیە و ئەم شێوە شعرەی خەیامیش هەروە بووە ئەم و خەیام سیستەمێکی تایبەتیان هەیە باش پێشیان دەرنەکەوتووە کێ لە پێش ئەوەیە سیستەمی شعری ئەو وەختە ئەم وەکو چوارینەوە بوو ئەم چوارینەکانی خەیامیش هەر بەم شێوەیە نە مەبەستم خەیام و بابەتای کامیان پێش کامیانە دیار نییە تا ئێستا پێم وایە بابەتایت پێشترە بابەتایت پێشترە لەبەر بابەتایت پێشتر لەبەرەوەی تۆڕۆڵ سەردامەزێنەری دەسەڵاتی سەلجوقیە خەیام لە سەردەمی مەلیکشا بووە مەلیکشای سەلجوقی کە کوڕەزای تۆڕۆڵ کەواتە خەیام دوای بابەتایەت بووە مامۆستا ئەو سەردەمانە زمانی پەهلەوی هەبوو فارسی پەهلەوی و فارسی ئێستەیە یا پەهلەوی زمانێکی تر بوو پەهلەوی بەڵام نەتەوە ئێرانەکان پەهلەوی بوون خۆ پەهلەوی زمانی کۆنی یەکێکە لە زمانە کۆنەکانی مەرج نییە و فارسی ئێستا مەرج نییە بەو شێوەی بێ من لە بیرمە من تەلەبە بووم لە هونەرە جوانەکانە مامۆستایەکمە بوو مامۆستای زمانە کۆنەکان هەموو هەفتەیە بانگە کردم قایمەیەکی دەرە کرد و دەیوت ئێوە بە کوردی مەسەرەن بە ئەس بە وڵاق بە ئیتر کە من ئەموت وەڵا وا دەڵێن ئەیدا لە چەپڵە ئەوت ئەمە پەهلەویە لەحظەیەکەی ئەیوت ئێوە زمانی ئەسلی بەلای ئێوەیە ئێمە زمانی عەرەبی و زمانی مەغۆلی و چی تێکەڵ بووە زمانەکەمان تەقریبەن لەکەدار کراوە ئێوە ماونەتەوە وتم مامۆستاگە تۆ من هەورامی باش نازانم ئەگەر هەورامی گوێ لێبێ خۆ 100% پەهلەویە بە زمانە کۆنەکان قسە دەکەی جا بە حەقیقەت ئێمەی کورد هەمیشە پەیڕەوی دەسەڵاتی مەرکەزی بووین 2500 ساڵە ئێستش دوای ئەمە ئاشەمان ئاشە ئێستش ئەگەر ئەم برادرانەوە بکەن بە حەقیقەت ئاشەمان ئاشە جا لەیرەدا خەتای ئێمە نییە لە حەقیقەتە خەتای ئەم میلەتە نیە ئێمە باجە دەین باجی کوردبوونە دەین هەمومان باجی ئەوەی دەدەین کە کورد پاشکۆی سەردەست بووین بەڵێ پاشکۆی سەردەست بووین بۆیە ئاوا وەڵا خۆشمان دیار نییە من وازدام تاوانەکە لە خۆمانە گوناحەکە لە خۆمانەوە ئێلا هیچ معقول نییە 2500 ساڵ ئێمە خاوەنی پەرچەممان وەکو پەرچەمی دەوڵەتەکانی تر لە بەر دەرگای ئومەمی متحیدە ئەو مێژە و قوڵەش ئەو مێژە پێم وایە مامۆستا عالەمی بابەتایە زۆر قوڵە خاستن لە یاسان و لە تەسەوفە شعرێکە خوێن من و سازان خان و کۆتایی پێبێنی ئەگەر شتێکی تر هەیە تۆ ئیزافەیەک وەڵا وەک خۆت وتت بابەتایە هی نیو سەعات و
یەک سەعات هەر بۆیە لە بیدایەتیشمان ڕاگوزەر خۆی ناخۆشە ڕاگوزەر نییە بابەتەیە بەرنامەکەی ئەوەیش هەرەوە ناخوا هەر ئەوەنەی هینە من ئومێدوارم هەر باشە بەس نییە بابەتایرتان هەڵبژار کە ئەو مێلەتە بابەتایر بناسێ جێی سوپاسە بە حەقیقەت دەستخۆشیتان مامۆستاگیان دەست خۆش بێت سواز بۆ تۆ هەر ئاوەدان بێ ڕۆح و ماڵ و تەمەنە ئاوەدان زۆر بەخێر هاتن و کانالی 24 ئومێدەوارم سەرکەوتوو بێ و سەرکەوتووتر بێ سپاس بۆ تۆ بەڵێ عزیزانم قەلەندەرخانە لێرەدا بە کۆتایی هات کە لە بەرنمەیەدا بە میوانداری هەرێک لە بەڕێزان خسرە و جاف کە مامۆستای هونەرەکانە لەگەڵ بەڕێز هەماوەن لە هۆنی بە ئەمێریتار لەگەڵ هاوکاریشم ڕزگار ئەمین سواسی کۆی هاوکارانم لەم بەرنمەیە بۆ ئێوە بە یەکێکی دیکە لە شارەکانی ئەم شاعرە کۆتایی بە بەرنمەکە دێ خواگەی لێتان بێ. بە بۆنی خۆشی تۆ گیراوم ئەی گوڵ بۆ ڕەنگی جوانی تۆ شێواوم ئەی گوڵ وێنەی بولبول لایشقت بێ قەرارم بۆ تۆی لەیلم قەیسی داماوم ئەی گوڵ خولیا عیشقت وا لە ناو مۆخی سەرما کڕی جوانیت وا لە ناخی جگەرما بتی من کابەی من قیبلەی من هەر تەنیا تۆی لە بەربینی نەزەرما دڵم زار و حەزین چۆن نەناڵم دەروونم ئاگرینە چۆن نەناڵم ئەڵێم بۆچی ئەوەندە گەرمە ناڵەت مەرگ لێمان بەقینە چۆن نەناڵم لە کاتی خۆی نەگەیە دەردم دەرمان لە مردن بەرگری ناکرێ بە گریان باخی ژینم ڕووکاوە لە قوپۆی ئیتر بەسە مەدە تیر لە جگەرمان